من لە سلێمانی کردووە. کاک ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەبێ بپرسم کە ئێستا لە هەرێمی کوردستان بە گشتی مەترسیەک ماوە بە ناوی لوخم و مینەوە؟ زۆر سپاس بۆ پێشوازی و بانگێشکردنە. بێگومان ئەگەر سێری ئامارەکان بکەین هەروەک برای بەڕێزمان کاک لە هەولێرەوە باسی کرد کاکبێت، بەڵێ ئێستاش مەترسیەکان هەروەک خۆی ماوە دەکرێ وا بڵین، چونکە هەتا مینێک مابێ لە کوردستانە مەترسیە بۆ سەر ژیانی تاکە کەسەکان. من لێرەوە دەمەوێت باسی ئەوە بکەم کە سنووری پارێزگای سلێمانی جیاوازترە لە هەندێک لە ناوچەکانی دیکە، چونکە ڕوبەری ناوچەی پیسبوو لە سووری پارێزگای سلێمانی خۆی لە 233 میلیۆن مەتر دەبینێتەوە. هەوڵ و کۆشتەکانی بەڕێوەبەتی گشتی کاروباری مین و ڕێکخراوەکانی نێو دەوڵاتی و ناوخۆیی و بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا کردی تایبەت توانیانە زیاتر لە 104 میلیۆن مەتر پاک بکەنەوە کە خۆی لە 1200 تا 1300 چێڵگەمین دەبینێتەوە. ئەوەی کەماوەتەوە زیاتر لە 100 میلیۆن مەترە و ڕوبەری پاکراوە لە سووری پارێزگای سلێمانی خۆی لە 146 دەدات. بۆیە مەترسیەکان بەردەوامە. کاک ئەحمەد هۆکار چییە کە زۆرترین خاکی پیسبوو وەکو بەڕێزت ئاماژە پێکرد دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە؟ پارێزگای سلێمانی ئەوەیە کەوا زۆرترین جەنگی تێدا ڕووداوە لە نێوان عێراق و وڵاتی ئیسلامی ئێراندا لە ساڵی 80 بۆ 88 و دوای ئەوە سەرەتای دروستبوونی شۆڕشەکانیش لێرەوە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلەکەمان و شۆڕشی ئەیلول ئەم ناوچەیە لەلایەن حکومەتی هەرێمەوە حکومەتی عێراقیەوە زۆر بە زۆری دژایەتی کراوە، چونکە ئەوە کە دەبینین مێژووی مینەکان دەگەڕێتەوە بۆ سەرەتای شەستەکان کە یەکەم کەس لە گوندی ئەسکەندەربەجی سەر بە ئاغزرار قزای چەمچەماڵ پێوە بۆ کەواتە مێژوویشی دوور و درێژی هەیە. سلێمانی بۆ خۆی کە کەوتۆتە دەڤەرێکەوە لەگەڵ ئێرانە نزیکە، زۆربەی ناوچەکانی مینڕێژە کە جێشی ئێرانی لەو سەردەمەدا هێرشیان کردووە و عێراق جارێکی دیکە هێرشی کردوێتەوە. دواتر پێش ئەوان پرۆسەی دوای ئەوە پرۆسەی ئەنفال و چەند پرۆسەیەکی دیکەش بەسەریا هاتووە. بێگومانی مەگە سەیری بکەین پێنجێن بە یەکێک لە ناوچە هەرە پیسبووەکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش دادەنرێت. بۆ نمونە قەزای پێنجێن پشتی شێری بەرکەوتۆ لە ڕوبەری ناوچەی پیسبوو کە خۆی لە نزیکەی 60 میلیۆن مەتر دەبینێتەوە. دواتر پشت شارباژەر خۆی لە نزیکەی 55 میلیۆن مەتر دەبینێتەوە. بۆیە زۆرترین ناوچەی پیسبوو بەر ئەم دەڤەرەکەوتووە و زۆرترین قوربانی شەل لەم ناوچەیە ڕوویداوە. لەگەڵ ڕێزم بۆ وتەکانی بەڕێز کاکعوبێت کە لە هەولێرەوە لێدوانیە ئێمە بە پێ و ئامارانی لامانە بەڕێزیان باسی 13500 کەسی کرد، بەڵام لای ئێمە ئەوانەی کە بوونە بە قوربانی لە سووری پارێزگای سلێمانی و دەوروبەری کەرکک و ئیدارەی گرمیان کە یەک داهاتینمان هەیە ئامارمان هەیە زیاتر لە 9000 کەسە، لەو 9000 کەسە نزیکەی 6000 کەسی بۆ بە قوربانی کە گیانیان لەدەستداوە. کاک ئەحمەد لە دوای دروستبوونی بەناو قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان پرۆژە و کاری ئێوە لە پاکردنەوەی خاکی پیسبوو بە مین لە هەرێمی کوردستان بە تایبەت ئێوە وەکو پارێزگای سلێمانی تەسیری لە ئێوەش کردووە؟ بێگومان قەیرانی دارایی لەسەر ئاستی حکومەتی هەرێمی کوردستان تا گاتە شەقام کاریگەری خۆی هەبووە بە بەقاڵەکانی سەر جادەشەوە، چونکە ئەگەر ئێمە سیر بکەین دەبینین لە پێش قەیرانی دارایی شەقامەکانی سلێمانی هێندە گەڕۆکفرۆشی تیان نەبووە. ئێستا زۆربەی شەقامەکان دوکانەکان هاتوۆتە سەر شۆستەکان یا خەڵکێکی زۆر بێگومان ئەمەش بۆ بژێوی ژیانە دیارە کاریگەری لەسەر پرۆسەی پاکسازی شەبووە و بەدەر لە قەیرانی دارایی کاریگەریکی دیکەشمانەیە بە لادی نەکەین هاتنی تیۆرستی داعش بۆ ناوچەکانی خواروی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمەش کاریگەری لەسەر پرۆسەی پاکسازی هەبووە. بێگومان پرۆسەی پاکسازی نەوەستاوە، بەڵام توانیەتی کاریگەری ڕاستەوە خۆی هەبێ لەسەر دابین نەکردنی ئەو پێداویستیانەی کە پێویستە هەبێ، وەکو چەندین ئێمە شۆڤڵ و بلدۆزەر و حەفارە و گرێدەر و شتی زیاترمان پێویست بوو، بەڵام خۆشبەختانە وڵاتانی کۆمەکبەختی توانیانە هاوکاریمان بکەن و پرۆسەکە نەوەستێ. بۆیە جێی خۆیەتی لێرۆ من باسی ئەوە بکەم ڕای ئەم قەیرانە داراییە وێ ڕای ئەو بارودۆخە سەختەی کە ئێمە پیا تێدەپەڕین توانیوانە لە ساڵی 2017 تەنها بەڕێوەبەتی گشتی کاروباری مین نزیکەی 5 میلیۆن و مەتر 5 میلیۆن و نیو مەتر دووجا ڕوبەری ناوچەی پیسبوو کە دەکاتە 39 چێڵگەمین پاک بکاتەوە ڕادستی خاوەنەکانیان بکاتەوە. لەو ڕوبەرە توانراوە نزیکەی 800 تا 850 میلیۆن تەقەمەنی لە ناو ببرێ. کاک ئەحمەد ئەوترێت دووەم ستێپ لە دوای پاکسازی خاکە پیسبووەکان بەمین
دەوترێت کە هۆشیارکردنەوە و دانانی هێمایە لە ئەو شوێنە توشبوانی تاوەکو تیمەکان ئەگەن ئەو خاکە پیس بووە تا چەند ئێوەکو بەڕێوەبەرایەتیەکەتان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ئێوە بەم هەنگاوەتان هەڵساون؟ بەڵێ وشیاری یەکێکە لە بنەما سەرێکیەکانی پرۆسەی پاکسازی مین. بێگومان وشاری توانیوێتی بەڕێوەبەرایەتیەکمانەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی وشاری ئەم بەڕێوەبەرایەتی وشاریە لە 6 تا 7 تیم پێکاتووە ئێستا بەهۆی ئەم قەیرانداریەوە 6 تیممانەیە تیمێکمان لە پشدەرە ئەوە تاسەری قەڵاتزیە و پشدەر و ڕانەی لە ئەستۆ گرتۆ بۆ گەیاندنی پەیامەکانی خۆپاراستن چی بە شێوازی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بێ لەگەڵ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگادا وە سێ تیممانەیە لە سلێمانی بۆ سنووری دەوروبەری پارێزگای سلێمانی و تیمێکمانەیە لە کەرکووک کە ئەوان ڕاستە و خۆ سەردانی ئەو ناوچانە دەکەن کە دەتوانن ڕێپێدراون ئەبێ ئەوش بڵین کە ئێستا کەرکووک بارودۆخێکی تایبەتی هەیە ناتوان بچنە هەموو ناوچەکانەوە بەڵام دەکەی خۆشبەختانە ئەوەش بڵین لە ساڵی 2017دا بەڕێوەبەرایەتی وشاری مینی سلێمانی بە هێزەکانی پێشمەرگەوە بەو دام و دەستگایانی حکوومەتەوە توانیوێتی نزیکەی 11,000 کەس سوودمەند بێ لە پەیامەکانی خۆپاراستن. بێگومان پەیامەکانی خۆپاراستن تەنها کۆڕ و کۆبوونەوە و سیمینار نییە بەڵکو و دابشکردنی لفلێت و نامیلکە و گۆڤار و شانۆ و شانۆگەری و چەندین بابەتی دیکە لە خۆ دەگرێت و لەگەڵ ئەوەشدا ئێمە لێرەوە سوپاسگوزاری ڕێکخراوی ئێمەجی شەکەین کە ئەوانیش پەیامی تایبەتی خۆیانەیە و هەروەها ڕۆحی تۆپی پێکە یەکێکە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە کوردستانە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە توانیوێتی لە ڕێی دوو گۆڵیەوە لە ڕێی یانە میلیەکانەوە جەماوەرێکی زۆر پەیدا بکە بۆی بتوانێت زۆر باشیانی خۆپاراستن گەین. کاک ئەحمەد گلەیەک لە ئێوە دەکرێت لەوەی کە ئێوە لە دانانی هێمادا لە خاکە پیسبووەکان کەمێک لاوازن هۆکارەکەی بۆچیە گەڕنەوە وەکو لە ئەم چەند ڕۆژەی ڕابردوودا یەکێک لە قوربانیەکان لە ناوچەی هەورامان بووە قوربانی مین کە ئەو شوێنە دیارە هێما و علاماتێکی بە مین ڕێژکراوی ئەو خاکەی لێ نەبووە. بەڵێ لەگەڵ ڕێزم بۆ قسەکەی جەنابەت و هەروەها هەموو گونیشینان و هاوڵاتیانی ئێمە گەورەترین کێشەی ئەمڕۆی ئێمە وەکو دەستگای گشتی کاروبار ئیمین ئەوەیە کاتێککە ئەو هێمایەنەدانین لە ساڵی 92 هەتا ئێستا بەدەست ئەوە دەناڵێنین خەڵک لایەن دەبات دەستکاریان دەکات دەیجۆزێتەوە بۆ هەر شتێک بێ بەکاری بێنێ من بە دۆکۆمنت بە وێنە لامە کە لە گوندەکانە خەڵک هێماکانی سێگۆشە هێناوەتەوە کردوێتی بە پەرژین بۆ ئاژەڵەکانی بەداخەوە هەڵبەتە زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد فەتاح بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە سودەکانمان لە شاری سلێمانی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە زۆر سپاس.